بڵێ خواردنی مادە کۆلیەکان بخۆی بە شێوەیە کارگەر لەسەر زەمدانی تاوانەکە لە بەرەوەی لە کاتی خواردنەوەکان کەسەکە لەوانێ سەرخۆش بێت و ئاگای لە خۆ نەمێنێتن بەتاکید ئەو یاسانێکی هەیە وەکو پێویست نیە چووەکە لە پانێڵەکە دکتۆر مەجید باسی لەو مادانە کرد ئاین سزاکەی بە شێوەیەکە کە هیچ تەئسیرێکی وا لەسەر کەسەکە ناکاوە و ئاین تەنها غڕامەی مادی زۆر کەمە یاخود لە حاڵەتی دووبارەکردنەوەی حەبسەت بۆ ماوەی دە ڕۆژکەوە تەئسیرێکی وا ناکاتن لەسەرەوەی کە ڕێگری بکرێتن یاخود بە شێوەیەک ینی هانی خەڵکی بدرێت کە خواردنەوەکە نەخورێتەوە ینی ڕەتفعلەکە ڕەتدەکە بیتن بۆ یاخود دەفاکە بیتن کە کەسەکان دوورکەون لەو مادانە بۆ شەمە بۆ زەمەڕێ قسێک کە بەتاکیدی پەنجە بخەینە سەر ئەو نەقسە قانونیانی کەوا لەو یاسانەیە کە باس لە خواردنی مادە کۆلیەکانە کە بە شێوەیەک دواتر پێشنەرەکان باس بکردن بۆ لانی پەیوەنددارەوەی چارەسەری بابەتانە بکرێتن لە مادە کحولیەکان ئەەکەین و بە تایبەتی تر کاریگەری لەسەر چینی کۆمەڵگا بە تایبەتی تر لە ناو کۆمەڵگاش لەسەر ئەتوانم بڵێم لەسەر منداڵان و لەسەر گەنجانش یعنی کاریگەریەکی ئەو تۆی لەسەریان پەیدا کردووە ئەم کاریگەریە ڕاستە و خۆ مەسەن ئەگەر ئێمە بەس باسی گەنج بکەین باسی گەنج بکەین بە حکمی ئەوەی ئێستا کە تەماشای نرخی مادە کحولیەکان ئەەکەی دەستێکی دەرەچی لە پشت دەستە دەرەجەکە چییە ئەتوانم بڵێم لەوانی هەندێک ڕێکخرا و ئەوانە دەستیان لە پشت ئەوێ بیتن بەوەی کە لە ئەوروپا کە منبعی مەشروباتە لەوێ بە کەس ناکرێتن بەڵام لێرە کە تەماشا ئەەکەی بۆی کاریگەری لەسەر گەنجی ڕۆژەڵاتی ناوەڕاست دروست بکاتن مەسائلە کحولیەکان زۆر بە ڕێژەی زۆر بەرچاو دابەزیەوە مەسەر تەماشاکە یەک قوتووی بە 500 دینارە بۆچیە بۆ ئەوەی کاریگەری لەسەر گەنجەکانمان دروست بکاتن ئەو کاریگەریە وای لێ دەکاتن ئەم گەنجە ئاگای لە دینەکەی خۆی نەمێنێتن ئاگای لە کۆمەڵگای خۆی نەمێنێتن ئاگای لە عائیلەی خۆی نەمێنێتن بە حکمی ئەوەی سەکرانە بێتن و بە تایبەتی تریش ئەو گەنجە زۆر جار سەر ئەچێشێتن لە بۆچی سەر ئەچێشێت لە بۆ تاوان ئەوە لە بۆ گەنج لە بۆ منداڵ هەر کارە ساترا یعنی کە تەماشا ئەەکەی منداڵێک ئێستا لەوانەیە خۆی بە مادە کحولیەکان گرت بێتن یعنی بە حکمی ئەوەی هیچ چاودێری و ڕقابەیەکیش نییە بڵێ ئەو منداڵە تەمەنی لە 18 ساڵ بەرەو خوارەوەی نابێ بخواتەوە کەچی منداڵش ئێستا بە حکمی ئەوەی بابی ڕۆژان 1000 دیناری پێ بدە لەوانەیە بیتە هۆکارێک بچی ئەوش بیتە کەسێکی مەشروب خۆر بێگومان هەر وەک لە پانێڵەکە باسم کرد لە شریعی ئیسلامی هەموو ئەحکامەکانی بەرەو ئاراستی ئەوە ئەچێ ئەمنی تاک و ئاسایشی تاک و ئاسایشی کۆمەلگا پارێزێ لەبەر ئەو ضروراتی خەمسەی کە هەموو ئەحکامەکانی شریعی ئیسلامی بەرەو پاراستنیە ڕۆن کە بریتە لە حیفزی دین پاراستنی دین پاراستنی ژیان پاراستنی عقل پاراستنی ناموس پاراستنی ماڵ کە ئەمانە پێرن الکلیات الخەمس کە پێوتی الضرورات الخەمس ئەمە هەموو ئەمانە وەسیلەیەکن بۆ وەسائلی ئاشتی لەناو کۆمەلگایە چونکە تۆ ممکن نییە کەسێک لایەنی ئەمنی ئاسایشی تاک تەندروست بێ لە کاتێکە ئاینەکەی کەرامەتی ماڵی ژیانی لە مەترسیا بێ اینجا دوای ئەوە خوای گەورە داوای ئاوەدانکردنی زەویمان لەکە پێماڵێ هو الذي أنشأكم في الأرض واستعمركم فيها خوای گەورە داوای ئاوەدانکردنی زەویمان لەکە ئاوەدانکردنەوەی زەوی لە کاتێکا بێ کە ئینسان لە ئەمن و ئاسایشا بژی کۆمەلگا لە ئەمن و ئاسایشا بژی کێشە نەبێ یعنی ئەگەر تۆ لە مجتەمەعێک و کۆمەلگایەکا بی ناموس و کەرامەت و ژیان و هەموو گوزەرانت لەژێر تەهدیدا بێت ماڵەکەت کردەی تۆ بردەی خەڵک بێ ئاەت و چۆن ئەتوانی زەوی ئاوادان کەیتەوە چۆن ئەتوانی خوای گەورە عیبادەتی لەسەر ئینسان واجب کردووە کە حەقی خوایەتی بین بیپەرستین تۆ چۆن ئەتوانی ئەگە ژینگەیەکی نائارام بێت چۆن ئەتوانی خوا پەرستی لەبەرەوە خوای گەورە هەموو ئەو شتانەی کە ئەو مەساڵحانی کە دیاریم کرد فەرمانی داوە بە پاراستنی بۆی ئەمن و ئاسایشی تاک و کۆمەلگا بێتە کایەوە و لە ڕێگەی ئەوە شۆ بتوانین واجبەکانی خۆمان بەرامبەر بەخوا و بەرامبەر بە خەڵک بەکاربێنین ئەگەر خۆ تەماشای دەقە شەرعیەکانکی زۆر بە ئەشێوەیەکی زۆر ڕوون ئاماژە بەوەکە کە خەمر هیچێکە لەو هۆکارانەی کە ئاژا و عەداوەت و بەغضا دروستەکە لە نێوانی خەڵکاوە لە زیکری خوا دوورمانە خاتەوە اینجا ئینسان کاتی خوای گەورە مرۆڤی دروست کردووە فەرمانی پێداوە بە بەردەوام پەیوەندی بەخواوە هەبێ ناوێ پەیوەندی لەگەڵ خوا بچڕێ ئەو کەسی کە سەرخۆشە بێت ئیت ئەگەر لەکە بە شێوەیەکی کاتیش بێ لە خوادا ئەبڕێ لەوانەی لەو کاتا غەڵەتی بکە کەلیمەیەکی غەڵەتکە ئەمانە هەمووی ئەگەرەوە هەیە ڕەنگ خەڵکانێکە بێت لە 100 کەس 10 کەس 7 کەس 8 کەس سەرخۆش نییە بەو شێوەیە بەڵام ئەگەر سەرخۆش نەبوو جرعەکەی زیایەکە
چکە بۆی ئەخواتە بۆی سەرخۆش بێ ئەوەی سەرخۆشنە ئەوەی کەمەخوا ئەمڕۆ سبینی زۆرترەخوا ئەوەی ئەمڕۆ بە بتڵێک بە چارێکی سەرخۆش نابێت سبینی کا بە دوو چارێک بۆی سەرخۆش بێ لەبەرەوە ئەمە ڕێگەیە کە بەرەو سەرخۆشبوون ئەبا لە کۆتاییە لەبەرەوە خوای گەورە حرامی کردووە بۆ پاراستنی ئەمنی تاک و ئاسایشی تاک و ئاسایشی کۆمەلگا. ئەگەر وەکو تۆمارکردنیش لە ئێستا تۆمارکردن زۆر کەمە کە شایانی باسکردن زۆر کەم وەکو بە شێوازێک شتێکەش زۆران لە هەموو بۆکانەوە تاوانی کەم لە چاو شارەکان